داگیرکەر و فاشیزمی تورکیە ڕێزدار عەلی کەریمیمان لەگەڵدایە چالاکی سیاسی لە ڕێگەی سکایپەوە. کاک عەلی ئەو کاتت باش. ژیان و باش، سڵاو بۆ تۆ بیرەنانی بەڕێزی ئاریان تیوی. زۆر سپاسەکەم کاک عەلی. ڕەوشەکە زۆر ئاڵۆزە و ئەمڕۆ هەموو کوردێک دەڵێ دەبێ یەک بگرین، هەموو کەسێک دەڵێ دەبێ هەموو یەک هەڵوێز بین، بەڵام ئایا چەندە کەوتووەتە قۆناغی پراکتیکەوە ئەو دروشمانە یا ئەو داواکاریانە؟ حقیقەت ئەوەیە کە هێرشەکانی دوینە و پێرەی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان دووبارە دەرسێکی زۆر گەورەیدا بەگەلی کورد کە بەڕاستی ئێمە ڕاستە بەشێکمان دوژمنەکانمان دڕەندەن، داگیرکەران دەوروبەریان تەنیوین، بەڵام بۆ خۆشمان تا ئێستا کوین استراتیجێکی یەکگرت و استراتیجێکی نەتەوەییمان هەرگیز پێک نەهێناوە. بۆیە حەق وایە کە ئیتر ڕاست سڵەچین، حەق وایە ئیتر بە خۆماندا بچینەوە، حەق وایە ئیتر خۆمان ناوماڵی خۆمان ڕێکخەین و بەڕاستی بیر لەوە بکەینەوە دۆست و دوژمنی خۆمان بناسین، دەستی چەپ و ڕاستی خۆمان بناسین. حقیقەت ئەوەیە ئەوەی کە دوینێ و پێرێ لە ڕۆژاوای کوردستان لەسەر فەرمانی ئاغای ئوردوغان فاشیستێکی بە تەواوی مەعنا، بێ منتق، بێ فکر، هەروەتر لەلایەن سەرکردەی گەورەی جیهان ئاغای ترامپ چراغ سەوزی بۆ هەڵکرا کە بە بیانوویەکی زۆر پرۆپوچەوە کە گوایە پشتێندی ئەمنی دروست دەکەن وە سنوورەکانی خۆی دەپارێزێت، هیچ معنایەکی نییە. هەموو عالم دەزانێت چەند ساڵە ڕۆژاوای کوردستان لەسەر چەند کانتۆنان ژیان دەکەن و ژیانێکی باشیان بۆ گەلی خۆیان پێکێناوە و هیچ مزاحمەتێکیان بۆ هیچ جیرانێک بۆ هیچ لایەنێک بۆ هیچ دەوڵەتێکی دەوروبەر پێک نەهێناوە. هەمووی درۆ و جەلەسەیە کە پێی وایە کە لەوێ ڕا تۆریست دەڕوان، نەخێر، ئەوە بەعەکسەوە بوو، ئەوە ئۆجەلان بوو تۆریستی و داعشی لە 2014 بەولاوە دەنارد بۆ کوردستان و بۆ ڕۆژاوای کوردستان و ئەوە پاڵەوانەتی شەڕەبانانی ڕۆژاوا بوو کە ئەو داعشی ڕەشی زەمانەی شکاندووە وە پشتەوەیدا. ئەوان لە تورکیەوە دەرمان دەکران، ئەوان لە تورکیاوە دەعم دەکران. اتفاقاً زۆر بەعەکسەوە دنیا ئەوڕۆ دەبێ بێتە پێشێ و شەقا و شەق چاو لە چاوی ئوردوغان ببڕێ بڵێ ئایا ئەوە گەلی فەقیری کورد بوو کە تۆریست بۆ تۆ دەنێرێ، یا ئەوە تۆ بووی کە داعشی سڵکنت بۆ هەموو دنیا دەنارد و بە تایبەت چاوت نەیدەدیت کە 4 دانە 3 دانە کانتۆن لە ڕۆژاوای کوردستان بتوانن بۆ خۆیان لەسەر پێی خۆیان دانیشن و بژین. بەعەکسەوە ئەوەی کە ئەو ڕۆکانە ئوردوغان دەڵێ زۆر معلومە، دەی هەوێ 2-3 میلیۆن خەڵک لە مڵک و خاکی باب و باپیرانی خۆی دەرکا و بێ بە تۆبزی جەماعەتێک عەرەب لەوێدا بنێت. ئەمە خیانەتێکە، ئەمە زوڵمێکە کە نابێ ئەمڕۆ دنیا قبوڵیکە. ئاغای ترامپ دەبێت گوێی بکاتەوە، هێندە تویت نەکاو بڵێ من بێخەبەرم. ئەتۆ ڕئیس جمهوری گەورەترین دەوڵەتی دنیایەی، چۆن بێخەبەری؟ چۆن هەروە وەک منداڵە ورکان دێنی تویتێک دەکەی، بەیانی دەیکەی ئێوارێ پەشیمان دەبێەوە، میلەتی کوردێنی بە کوش دەدەی. ئەخە مناڵێکی 1 ساڵە چۆن ئەتۆ دڵت بێ قاچی بپەڕێ و چۆن دڵت بێ کە ئەتۆ ئەو هەموو قەسب و بۆمبارانی تایارەکانی تورکیا نەبینی؟ حقیقەت ئەوەیە کە ئێمە دەبێ ئیتر ئەو جارەکانە زۆر بێڕەحمانە لەگەڵ دنیا قسە بکەین. ئێمە میلەتێکی مەزلومین، کارمان بە کەس نییە، بە تایبەت ڕۆژاوای کوردستان جوانترین نمونەی دموکراسی لە ڕۆژهەڵاتی کورد لە ڕۆژهەڵاتی ناوین هێناوە جێبەجێ کردووە. ئەخە پێم بڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاغای ترامپ دۆستەکانی تۆ سەعودیەیە، دۆستەکانی تۆ ئەو ئیسرائیلە، دۆستەکانی تۆ چۆیە؟ ئایا یەک نمونەی دموکراسی ئەوەی کە وڵاتێک مافەکانی ئینسانیەتی تێدا پارێزرابێ دیوتە؟ بەڕێی من گەلی کورد بەوەندە تەجروبە بچووکەی کە هەیەی جوانترین نمونەی دموکراسی، جوانترین نمونەی مافی مرۆڤی بە تایبەت لە ڕۆژاوا پاراست. ئەتۆ ئایا شەرم ناکەی لەو هەموو کچی 17 ساڵ و 18 ساڵ و 20 ساڵ و 21 ساڵ بە ناوی شەڕەبان کە گەورەترین شەڕی ترۆری زەمانەیان کرد، ئێستا کوونە تۆ دەڵێ بە پارەم داونیە؟ پارەی چت داو تەواوی پای باب و باپیرانی ئاغای ترامپ یەک دڵۆپخێنی شەرەبانێکی ڕۆژاوا ناکات. ئەو قسانە زۆر عیبە بۆ سەر کۆمارێکی گەورەترین دەوڵەتی جیهان
دەبێ ئاوا بین پێی بڵین ئەوانەی کە زمان باش دەزانن ئەوانەی کە دیپلۆماسی دەکەن ئەوانەی کە لۆبی دەکەن دەبێ بچن لە پرێس کۆنفرانسەکانی پێی بڵن ئاغای ترامپ ئەتۆ زوڵمێکی زۆر گەورەت کرد ئەسەن تۆ هەموو شتێک بیسیاسینی زارە زۆر عیبە بۆ جیهانی ئەمڕۆ بۆ جیهانی هەزارەی سێهەم کابرایەکی بیزنسمەنی شارلاتان سەرۆک کۆماری وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا بێت کۆنگرێسی ئەمریکا داوا دەکەم کە بەڕاستی عیبەیە بۆوە بەڵێ کاگالی لە داخۆیانی ئەمڕۆی پەکەکەدا هاتووە دەڵێ دەبێ شەڕ بەرفراوانتر بکرێتەوە داوای کردوە لە هێزەکانی هەپەگە و هێزەکانی یەژە ئاستار کە هێزەکانی خۆیان بگێنە هەموو شوێنێ و تا ئەتوانن شەڕەکە بەرفراوانتر بکەنەوە لە دژی داگیرکاری تورکیا ئەوە لەلایەکی دیکەشەوە داوا لە گەل کراوە کە خاوەنداریەتی بکەن و ئەوانیش لەسەر پێیان بن چەندە گرینگە بە بڕوای تۆ باشووری کوردستان کە ئەرکێکی زۆرتری دەکەوێتە سەرشان بەو قۆناغە مێژویە لەو قۆناغە مێژویە ڕۆڕ بگەڕێت و کورد لە هەموو لایەکەوە هەوڵ بدەن لە هەموو گۆڕەپانەکاندا بکەونە جوڵە ئەمە ئێستا لە باشوورەوە قسەتان لەگەڵ دەکەم فعلاً ئەمە ئەو ڕۆکانەش لە مزاهراتێکی گەورەکە لە سلەیمانی کرا زۆر باش بوو دەستخۆشی لە خەڵکی سلەیمانی دەکەم باش بەرەو پیرمانەوە هاتن بەڵام حقیقەت ئەوەیە کە ئەوە زۆر باشە بەڵام کافی نیت حقیقەت ئەوەیە ئەو ڕۆکانە تانیا پارچەیەکی کوردستان کە نیمچە حکوومەتێک و شتێکی تێدا هەیە بەنێوی حکوومەتی هەرێمی کوردستان ماشەڵڵا ئەوەندەشمان سەرۆک زۆرە سەرۆکی هەرێم سەرۆکی حیزب مەرجع سەرۆکی حکوومەت سەرۆکی پارلەمان عیبە بۆ باشووری کوردستان هێزێکی گەورەی تورک لە شیلاتزێ و لە منتەقەی بارزان زیاتر دە 15 ساڵە مۆڵگەیان کردوێتەوە و لەوێ لە هەرێمی کوردستان دەژین ئەمن داوا لە هەرچی ڕۆشنبیر و داوا لە هەرچی خوێندکار و داوا لە خەڵکی باشووری کوردستان دەکەم کە ئیدی دیکە ئیجازە نەدەن ئەو جێیشە گەورەی تورک بە ناوی کەس نازانێ بە ناوی چی کەس نازانێ بە ناوی چی کاتی خۆی بەڵێ ڕاستە شەڕی دوودانە حیزبی گەورەی کوردستان بۆ لەوێ ئەوانە بە بیانوی پاراستنی بەشێک لەو حیزبانە ینی پارتی دموکراتی کوردستان هاتوون لەوێ بۆ پاراستنی هاوپەیمانی خۆیان ئەمڕۆ ئیتر ئەوە نەماوە ئەوڕۆ دەبێت ئەو لایەنەی کە ئەوانەی هێنا بۆ پاراستنی خۆی و سەردەمێکیش بەعسی هێنا لە سیوێکی ئاب ئەوڕۆ دەبێت تێ بگا کە ئەو دۆستە دۆست نەبوو قزە بوو ئەو دۆستە هەر ئەوە بوو کە لە ڕێفراندۆمەکەدا لە هەموو کەس زیاتر دژمنایەتی کردی بۆیە ئەو ڕۆکانە کورد دەبێت بچێت و بە زۆری بڵێ کاکە ئێرە وڵاتێکی سربەخۆیە وڵاتێکە کە وڵاتێکی وەکو عێراقا ئەتۆ حەقت نییە ڕاستە ئێمە لێرە حکوومەتێکی خۆجێی و هەرێمانەیە بەڵام لێرە سەروەری خاچی عێراقا تۆ بۆت نییە دەیشێکی گەورە تێناوە لە ناو قوڵایی خاچی باشووری کوردستاندا جێگرت کردووە حەقا خەڵکی باشووری کوردستان ئەوە قبول نەکەن و بەڕاستی تەواوی سنوورەکان بکەنەوە بەڕووی ڕۆژاوای کوردستان چ لە دەرمان چ لە خۆراک چ لە بریندار چ لە خەستەخانە ئەو ڕۆکانە ئیتر دایکی نیشتیمان چاوی لە هەمومانە ئەو ڕۆکانە بەڕاستی زوڵمەکە ئەوەندە گەورەیە بە تۆبزی لە پێشچاوی عالەم دێ دەڵێ ئەمن 2 میلیۆن کورد لا ڕادەجۆزم 2 میلیۆن عەرەبی دێنم دەنا ئەمن دەرگای پەنابەران دەکەمەوە بۆ ئەوروپا دەوەرە ئەم هەڕەشەیە ئەم هەموو وڵاتە زلهێزەی وەکو ئاڵمان و فەرانسە و چۆ ئەلەم هەڕەشە خێڕیە و ئەلەو هەڕەشە هیچ پوچەی ئۆردۆغان پترسێن ئەیبە بۆ دەوڵەتانی وەکو ئینگلیس و ئاڵمان و فەرانسا دەتوانن هەزار ڕێگای دیکە هەیە پەنابەر خۆتان وڵات واخرا دەکەن کە پەنابەر بێ بۆلاتان ئەوەی ئۆردۆغان ئەوڕۆ بەدەستیەوەیەتی حەقە وڵاتانی ئوروپایی لە دمی بدەن بەڵێ چالاکی سیاسی و نووسەر کاک عەلی کەریمی سپاس بۆ بەشداربوونت لە بەرنامەی ڕاوەی ئەم شەودا